بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ جنابی کاک عەدنان موفتیە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جنابیان لەسەر کۆمەڵێک تەوەر قسە و گفتوگۆ بکەین. خۆتان نەزانن لە ئێستادا بە تایبەت لە دوای ئەنجامدانی ڕەفراندەمی سەربەخۆیی چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ چ لەسەر ئاستی گیان و بگرە لەسەر ئاستی ناوخۆش کاردانەوە و وەڵام و پەرچەکردداری جیاواز هەبوو سەبارەت بەو ڕێفراندەمە. من مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر گرنگی ئەم ڕێفراندەمە لە ئێستادا قسە بکەم و ئایا کورد لەم قۆناغەدا ئەبێت بە چ ئاراستەیەک و بە چ شێوەیەک و بە چ میکانیزمێک و بە چ دنیابینیەک هەنگاو بنێ بۆ ئەوەی هەنگاوەکانی بەرهەم داربن نەک لە کۆتاییدا بە شێوەیەک لە شێوەکان شکستی لێ بکەوێتەوە. مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتە سیاسیەکان بە دیاریکراوی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەتوانێت لە ڕێگەی ئەو پەیوەندی لەگەڵ گۆڕان هەیەی و ئەو پەیوەندی لەگەڵ پارتی هەیەی چۆن بە شێوەیەک لە شێوەکان ئاشتەوایی بەرقەرار بکات چۆن بە شێوەیەک لە شێوەکان کار بکا بۆ ئەوەی پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان خاوەنی یەک گوتار و یەک دەنگ بن هیچ نەبێت سەبارەت بە پرسە چارە نووسازەکان و ئەو پرسانەی کە تایبەتن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بڵین لەسەر کۆمەڵێک تەوەری دیکەش بەنسبەت عێراق و مامەڵەکردن لەگەڵ حکوومەتەکەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆەکەم کاک عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم لە دوای 25 مانگەوە ئەو تێ قۆناغێکی تەواو نوێ تەواو جیاوازە بۆ کوردستان. سەرکردایەتی سیاسی کوردستان لە ئێستادا ئەبێ بە چ ئاراستەیەک هەنگاو بنێت بۆ ئەوەی هەنگاوەکانی ئارامی و ئاشتی و دەستکەوتی زیاتری لێ بکەوێتەوە نەک پێچەوانەکەی. زۆر سوپاس بەخێر بێن سوپاس بۆ ئێوە و بینەرانی بەڕێز. دیارە تەوان لەم ڕۆژاندا زۆر باس لە وەزعی کوردستان دەکرێت بە تایبەتی دوای سەرکەوتنی ڕێفراندۆم و چی بکەین ڕاستی و کاردانەوەکانی وڵاتانی دراوسێ و بەغدا و دۆستەکانمان لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا هەموو لە بەرچاومان بێتن و لەم قۆناغیدا هاتوودا چ بکرێت پرسیارێکی بەجێیە هەموو خەڵکیش بیر لەوە دەکاتەوە. دیارە چ بکرێت ئەوە هەرچێکی گەورەیە بە حەزبێک و دوو حەزبیش ناکرێت دەبێ هەموو دامەزراوەکانی فەرمی یاسایی هەردا سەرۆکایەتی هەرێم تا پەرلەمان تا حکوومەت تا سەرکردایەتی سیاسی حەزبە سیاسیەکان تا ڕێکخراوەکانی مەدەنی کۆمەلگای کوردەواری خۆمان تاکە کەسی هەر ئەم کوردستانە هەمویان ئەبێ لەم پرۆسێدا یەکدەنگ بن بە تایبەتی کە تەماشارەکەی ڕنگدانەوەی ئەم ڕێفراندۆمە کە تا ئێستاکە بە شێوەیەکی گشتی ئیجابی نییە ئەرینی نییە لەبەر هۆی جیاوازوانە بۆ ئەوەی بتوانین لەم قەیرانە زگار بین سەرکەوتن بەدەست بێنین و ئەنجامی ڕەفراندۆم بگاتە ویستی خۆی ئەبێ پێش هەموو شتێک لەناو خۆماندا خۆمان باشتر ڕێک بخەین لە نێوان حەزبە سیاسیەکاندا ئەو ناکۆچیانە کە هەبوون و ئێستاش هەیە هەوڵ بدەین نەیەڵین کەمی کەینەوە و ڕێکەوین لەم قۆناغەدا بە یەک گوتاری سیاسی معاملە لەگەڵ وەزعەکە بکەین. بە تاکیدیانی بۆ ئەوەی پرسیارنەیەتە پێشەوە بەبێ ئەوەی بڵین وەڵا ئەو ویستی خەڵکە یاخود ئەو داواکاریانەی کە هەندێک حەزب هەیەە وەڵا بنێن داواکاریەکان حەقن و هی هەموو حەزبەکانشن هی یەکێتی شەو ئی پارتیش کە پەیوەندی بە بژێوی خەڵکەوە هەیە پەیوەندی بە عەدالەتەوە پەیوەندی بە نەهێشتنی گەندەڵی هەیە ئەمانە هەمووی حەقن و هەموو وەختێک دەبێت خەباتی بۆ بکەین بەڵام ئەمڕۆ سەروی ئەوە مەسەلەیە کە زۆر گەورەیە ئەویش ئایندەی گەری کوردستانە و لە هەڵا قبول ناکاتن ئەمەزە تەماشای ڕابردوو بکەن 100 سال ڕابردوو بکەن سوود وەربگرین لەو ئەزمونەی کە کورد هەیەی بۆ ئەوەی بتوانین لەم قۆناغەدا سەرکەوتن بەدەست بێنین. دیارە پێش هەموو شتێک دەبێت ئەم حزبە سیاسیەکان
ئەم حقەتە بزانن کە لەم قۆناغەدا غەیری ئەوەی ڕێک بکەون زەرمەند بە هەمومان دەگاتنەوەە و لە هەمان کاتیشدا پێم باشە کە پەرلەمان دەوری خۆی بینیتن و لە هەم نەکتەنیا لەو دانانی یاسا و بە دوواچوونی ویستی خەڵکو و ڕەچاوکردنی یاخود چاودێریکردنی کارەکانی حکوومەت بەڵکو بەشدار بیتن لە ڕاستەوخۆ زۆر جار کە باس لە ڕۆڵی پەرلەمانەکرێت ینی وا پیشانە درێت کە پەرلەمان ناتوانێت ئەو ڕۆڵەی هەبێت کە ڕۆڵێکی گرنگ و خاوەن کاریگەری بێت جەنابتان سەرۆکایەتی یەک بڵین خولی دومی پەرلەمانتان کردووە بە تەواوەتی پەرلەمانی کوردستان لە ئێستادا ئەتوانێت چی بکات و لقێکی تری پرسیارەکەشمەوەیە تا ئێستا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دەرەوەی پەرلەمانن ئەبێ ئەوان چۆن هەنگاو بنێن بۆ ئەوەی دۆخەکە ینی بەرەو باشتر بچێت و پێکەوە هەمووان کار بۆ چاکسازی بکەن ئەمن ئاماژم بە داواکاری خەڵک کرد داواکاری بزوتنەوەی گۆڕانیش و کۆمەڵیش هەندێک خاڵیان هەیە داواکاریان هەیە و ڕاوبۆچوونیان هەیە من هەر وەختێک وتومە ئەو ڕابۆچونە باشتر وایە لە ناو پەرلەماندا باسی بکەن پێشترش خۆیان ڕیان وا بۆ لە ناو پەرلەمان ئێستاش ئەگەر ینی بۆ ئەوەی هەمومان دەڵێن کارەکان بە ڕێگای دامەزراویەکاندا بەڕێوە بچێت باشە ئەوە یەکەم هەنگاو پێویست دەکاتن هەمومان پژگیری لەو دامەزراوانە بکەن لە پێش هەمووشانەوە پەرلەمان ئەگەر بێت و پژگیری نەکرێتن لەلایەن هێزە سیاسەکانەوە بە تاکید ناتوانێتن بریار وەربگریتن یاخو ناتوانێتن لەم قۆناغەدا دەورێکی گەورە ببینێتن وەکو چاوەڕوان لێ دەکرێتن دووشت پێویستە بۆ پەرلەمان یەکەم پژگیریکردنی تەواو لەلایەن سەرکردایەتی حەزبە سیاسیەکان و بەشداریکردنی کۆمەڵ و گۆڕانی شتێدا و گفتگۆکردن لەسەر هەموو مەسەلەکان بە یاساییکردنی هەموو ئەو تەوەرانەی کە گرنگن و ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو بریارانەی بەغدا کە دەیداتن بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو قەراراتانەی کە لەم دوایەتیان دەچوونە بنەمای یاسایی و دەستوریشان نییە دژایەتی گەری کوردستانی تێدایە پێویستە هەموو پێکاتەکانی ئەم کوردستانە و هەموو حەزبە سیاسیەکان ئەم حەقەتە بزانن ئەو بریارانە دژی حەزبێک نییە دژی شخصێک نییە بەڵکو لە نەتیجەدا ئەگەر بتوانن بەسەری بن گەری کوردستان زەری لێ دەکاتن ئەمە لایەکەوە لای چتریشەوە ئێمە لەم قۆناغەدا پێویستیان بۆی دایە هەماهەنگی نێوان حکوومەت و پەرلەمانی شەبێتن لەبەرەوەی حکوومەت لایەکی ئیزرائیە پێویست دەکاتن هەنگاوەکانی حکوومەت پشتگیری لێ بکرێتن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو لایەنانی کە دەیانەوێتن وەزاکەمان لێ تێک بدەن یاخود دژایەتی ڕفراندۆم دەکەن ئەمە هەمووی بەلایەکەوە لایەک تری مەسەلەکە چۆنیەتی معاملەکردن لەگەڵ ئەم وەزای ئێستایە پێم وایە دەبێت بە زمانێکی دیپلۆماسیانە کاری لەگەڵ بکەن بێ لە بیرکردنی حەقی خۆمان بێ پشتگوێخستنی بریاری گەل کە لە 25 نۆیا داوێتی ئەمانە گەڕانەوە بە دواوە نییە نابی بیر لێ بکەنەوە نابی کەسیش بیر لێ بکاتەوە کە ئێمە دەتوانین بگەڕێنەوە یاخواتە ئەگەر بیر لەوە بکرێتەوە کاگاتنان ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان هەر کەسێک لە ناو کوردە بە تایبەت ئەوانەی کە قیادەی دۆخەکە ئەکەن بیر لەوە بکاتەوە بگەڕێتەوە بۆ پێش 25 مانگ یاخود مساومە لەسەر ئەنجامی ڕفراندەم بکات تۆ خوێندنەوەت بۆی چێ و چۆنیە بینی من پێم وایە گەڕانەوە ناکرێت لە ڕووی ئەمەدیەوە بە من دەنجی خەڵکە حەزبێک ناتوانێت بریاری بدا قیادەی سیاسی ناتوانێت بریار لێ بداتن ئەتوانی قیادەی سیاسی گفتوگۆ لەسەر ئایندە بکاتن لە قۆناغی ئین مەرحەلەی ئینتقالی پێ بڵێتن یعنی مەسەن تاکو ئەو داواکاری خەڵکە کە دەنجی داوە بۆ سەر بەخۆیی دەتوانین سبەینی داوای سەر بەخۆیەکەی ئەلانی بکەین بەڵام بۆ ئەوەی ڕەچاوی ئەو هەموو ڕەتفادانە بکەینەوە بۆ ئەوەی ئاسایی بکەینەوە بۆی وای بکەین خەڵک باشتر تێبگە دەویستی کوردستان ویستی گەری کوردستان گفتوگۆکردن لە بەڕۆشنایی ڕەچاوکردنی بەرژەوەندی لایەنەکانی تر بە تایبەتی گوتاری کورد ئەوە نییە کە بە زۆر خۆی بسەپێنیتن لەسەر ئەو مەسەلانەی کێشەی دەستەرە بۆ نمونە ئێمە سەر بەخۆیەکەی ملەتی کورد دەنجی بۆ داوە بەڵام دەزانین ئەو سەر بەخۆیە قۆناغە چێ دەبێت بەڕێوەی بکەین ئەم قۆناغە ئەوەیە دەبێت گفتوگۆ بکەیت لەسەر مەسەلەی سنوور لەسەر مەسەلەی نەوتوغات لەسەر مەسەلەی چۆنێتی پەیوەندیمان لە ئایندەدا هەمومان دەزانین کە ئەو سەر بەخۆیە ئەو کۆم دەوڵەتە کە پێویستە دابمەزرێتن
پەیوەندێکی تایبەتی دەبێتن لەگە عێراق لەبەرەوەی ئەمە 100 ساڵە بەشێکین لە ڕۆژی ئەو عێراقدا مەزەوە بەشێکین لەو عێراق بە زۆر سەپانداوە بەسەرمان بەڵام ئەمە حالەتێکی دروست کردووە ئەو حالەتە پەیوەندێکی زۆر هەیە هەم کۆمەڵایەتی هەم ئابووری هەم سیاسی هەم ینی نەفسی جگە لەوەشە کە دەستوریش هەیە بەڵام ئەمە بۆ کارکردن بۆ دەوڵەت گفتوگۆ بکەین و بە خەڵک تێبگەینن کە ئێمە بەبەسمان ئەوەیە ڕەساوی بەرژەوەندی خەڵک بکەن بە تورکیاش بڵێن بە ئێرانیش بڵێن بە هەموو دنیا بڵێن ئێمە بەشێکین ئەو گوتاری تا ئێستا تەبەنی کراوە لە دوای ڕەفراندەمەوە تۆ چۆنیە بینی پێت وایە وتارێکی ئارام و گرنگە وا بێ بەردەوام بن لەسەری من پێم چکەوانە هەڕەشەیان کردووە دەبێ ئەو هەڕەشانە بە عەرەبی ئیمتساسی بکەین جۆ دەدێنە ڕەتفەلی سێ ئینفعالی نەبێتن ئەمە کارێکی باشە یعنی ئەگەنا ڕەتفعلی ئینفعالی بن ئەوان وەکو بڵێن خۆیان زیاتر ئامادە کردووە و وەکوترە کوردیش خاڵێک لە پێشەوەی ئێستا ڕەنگە هەندێک تونندڕەوی ناو ئەو لایەنانە هەبیتن پێیان خۆش بیتن کورد لێرەدا ڕەتفعلێکی ئینفعالی بکاتن بەڵام ئەم گوتارێکی ئێستا هەیە نەرمی پێوە دیارە هەن لە جار نەرمیەکەش بڕێک زیادە من ئەوەش دەڵێم بەڵام دیسانە چنێ باشە و ئەمە هەوڵ بدەین ئەو هەڵوێستای ئەمریکا و ئەوروپا من پێم وایە وەختیە کاتیە لەبەرەوەی بەرژەوەندیەکانیان لەگە خەڵکی کوردستان لەگە هەرێمی کوردستان زۆر زیاتر و گەورەترە کاگەنان با لەسەر ئەمە هەندێک زیاتر بوەستین ینی زۆر جار قسە لەسەر ئەوە کرێ بە تایبەت ئەوانی کە ینی لەگەڵ ڕفراندەم نەبوون و پیان وا بۆ کارێکی خراپە ئەڵێن مادام تۆ بەگوێی ئەمریکات کردو بە تەمای هیچ مەبە جەنابتان وەکو سیاسەیەکی مخەزرم ینی ماوەیەکی زۆرە لەناو سیاسەتان پێت وایە ینی لەم هەنگاوە کە کورد شتێکی خراپی و نایاسایی نەکردووە بە دەنگدانێکی دیموکراتی دەنگ دراوە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بۆ ڕیفراندەمێک کە پرسیارێکی وازەحی تیا بووە و چاودێرانی ژووتویانە کە لەو پەڕی شەفافیەت و ڕێک و پێکیا بووە ئایا لەمەی کە بە قسەی ئەمریکامان نەکردووە مانای ئەوەیە کە ئێمە نابین بە خاوەنی هیچ ئێمە بە قسەی ئەمریکامان نەکردووە لە چییە لەوەی کە وتویانە مەیکەنم کە دەوتوانێ مەیکەن بەڵام ئێمە دەزانین خاوەنی ئەو بەسەلەیە لە کۆتایی دەبغایە ئەمریکیەکان دۆستەکانی تر وتیان دوای خن بەغدا نەی و دوای خن بەغدا گوتی نەیکەن کە نەیکەن فەرقی هەیە لەگە دوای خن ئێمە داواکاریمان ئەوە بوو کە بەغدا بەڵێنێک بداتن بۆ دواخستەکەی یا بەدیلێکی بەدیلێک هەبیتن حتا بە ئەمریکاشان بەدیلێک هەبیتن ئیمزاکرا بیتن ملەتی کورد هەمیشە گەت تەماشای مێژووی بکەیت زۆر جار بۆتە ینی زەحیە لە ڕاستیدا لە پێنا بەرژەوەندەکانی وڵاتانی دەرەوە لە پێنا هەر لە سەرەتای دامەزاندنی دەوڵەتی عێراق هەر لە بینی فەرەنسا و بریتانیا ئەو ناوچەیە کە ژێر دەسەڵاتی بریتانیا ئەگەر تەماشا بکەی خوێندنەوە بەس بیخوێنەوە چۆن لەبەر چەند مەسەلەیەکی بەرژەوەندیش تایبەتی بریتانیا یاخو بەڵێنەکانی بریتانیا بۆ مەلیک فەیسەڵ کە بیکاتە مەلیک لە عێراقا وای دەکرد ئەم کوردستانە ببێتە بەشێک لە عێراق چ زەمبێکی هەبوو ئەم کوردە ناکرێتن هەموو جار تۆ بەبێەوەی ڕەچاوی بەرژەوەندی گەلەکەی خۆت بکەین هەر لەبەرەوەی ئەم لایەن وە ئەم لایەنە ڕایەک پێدرن یان نەسیحەتێکت پێ دەکەن ئەگە ئەو بەرژەوەندیە ئیوان لەگەڵ بەرژەوەندی من یەکی گرتەوە دەبێ ڕەچاوی بکەین بەڵام ئەمریکا من پێم وانییە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر گەورەترە و زیاترە لەوەی کە لە حالەتێکی وادا کە تۆ بە قسەت نەکردووە وازە تۆ بێنێتن یان بڕوە ئەم هەڵوێستی ئێستاشیان موقەت و کاتیە من پێم وایە کاتیە لەبەرەوەی هێشتا زۆر ماماوە پێکەوە کار بکەین خەبات بکەین وە کورد دۆستێکی دێرێنی ئەمریکایە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگە هەرێمی کوردستان لەگە خەڵکی کوردستان هەر ڕۆژێک و دوو ڕۆژ نییە مە 25 ساڵە لە دوای ڕاپەرینەوە 26 ساڵە پەیوەندیمان لەگە ئەمریکا ڕاستە هەوراز و نوچەوەکی بینیوە بەڵام هەمیشە دۆست بووینەوە هەمیشە ڕەچاوی بەرژەوەندەکانی ئەوانمان کردووە زۆر بە قسەی ئەوانمان کردووە و زەرریشمان لێ نەکردووە بەڵام هەموو جار ناکرێتن تۆ بەرژەوەندی خۆت باشتر دەزانین ناتوانم من لە زیاتی با بڵێن ئەمریکا مەسەلەیەکی هەبیتن ناتوانم باشتر لە ئەمریکا لە مەسەلەکان تێبگەمەوانە ڕێی خۆم دەدەم بەڵام لە نەتیجە ئەو دەبی خۆی قرار بداتن چی باشە بووی کوردیش هەروایە کورد یعنی خۆی بە هەڵسەنگاندنی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدادا بەڕەغمی ئەوەی دەبی ئەوەش بڵێن لە لای خۆشمەدا کەم و کوڕی هەبووە هەڵەش هەبووە زۆر جار هەڵەشمان کردووە ڕەنگە لە بۆچوونی بەغدا لەو مەسەلایەندا ئەویش باچی بکاتن
بەڵام ئەگەر هەر کەسێک وەکو بڵێ دیدی خۆی هەیە بۆ چوونی خۆی هەیە بە مەسەلەکان لە 2023ەوە بە تایبەتی لە 2005ەوە کە دەستور دەنگمان پێدا تاکو ئەم وەختە ئەگەر تەماشا بکەین ئەو عێراقی کە دەمانویست دابمەزرێتن کە ئومێدمان پێبوو کە باوەڕمان پێبوو کە دەنگمان بۆدا کە بەڕاستی بە خەڵکی خۆمان ماگوت بڕۆن دەنگ بنە بۆ ئەو دەستورە لە بەرەوەی پێماوە بوو ئەو عێراقەی نوێ دەبێت عێراقی تازە دەبێت عێراقی دیموکرات دەبێتن کە مافی مرۆڤ تێدا سەروەر بیتن کە کورد شەریک بێ لە بەغدا بەڵام ئەو عێراق لە جاتیەوە بوو عێراقی تایفی نەکە تەنیا بینی کورد و بینی تەماشا بکە بینی سنە و شیعە ناکۆچیەکان زۆر قوڵترن تەماشای ئەوە مەکە لە بەغدا لەسەر ئەمە بکەین لە یەکێ لە لێدوانەکانتە وتوتەوە عێراقی لە دەستور باس کراوە هێشتا دروست نەبووە لە چاوپێکەوتنێکیشێ لەگەڵ کەناڵی BBC ئاماژە بەوادەی لە دوای 2023 بۆ یەکەم جار هەستم کرد عێراقیم بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیشمانوت ئەوەتانێت لە دەستور باسی فیدراالیەکە باسی دیموکراسیەکە باسی پێکەوە ژیانەکە باسی ڕێزگرتن لە مافی پێکاتە جیاوازەکان و کەمینەکانەکە بەڵام ئەو عێراقی ئێستش دروست نەبوو کەواتە چارەسەر یاخود باشترین بژاردە بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان دوای گفتوگۆ بێگومان چکە خۆتەزانی ڕێگەی سەربەخۆی کوردستانە بێ بە بەغایە تێپەڕێت و لەگەڵەوان ڕێکەوی پاشان گیانیش گوێت لە یەگرێ و تەنانەت وڵاتە دراوسەکانیش وتویانە گەڕانەوەیە بۆ ئەوەی لەگەڵ عێراق جارێکی تر وەکو جاری جاران بین وەکو دوای 2023 تا 2017 یان تەنها چارەسەر ئەوەیە کە تەنها قسە لەسەر جیابوونەوە بکرێت خۆی تەنها قسە لەسەر جیابوونەوە وانە نقطەیەک دابنێتەوە ئەمە زۆر هەڵەگرێتن من کە باسم کردووە لە 2005 چاوپێکەوتنێکە لەگەڵ وابزان ڕۆژنامەی ئەلحەیاتی لەندەنی بوو نیان بچین گوتم من یەکەم جارە حەز دەکەم لە ناخەوە عێراقیم جاران بە پەسپۆرت عێراقی بووم ئێستاکە تەماشا ئەو دەستورە دەکەم کە دەنگم بۆدا ئەم دەستورە دەڵێ دانیشتوانی عێراق پێکاتەکانی عێراق یەکسانن ئەم عێراقە دیموکراتە فیدرالە کورد تێدا هەموو مافەکانی هەیە فیدرالیەتی هەیە بەڵام دوای ئەوە ئێستا بعد نەچێنە تەفاسی تەنیا دوو شتە هەیە پاشەوەی کە ئەو قەیرانە دروست بوو لە نێوان هەرێم و بەغدا دوای 2014 دیسان دەڵێم هەڵەکانی ئێمەش قبول دەکەم هەندێکی بەڵام کە گەیشتە ئەوە عێراق بوجێ ئێرێ بڕی هێنوانە با بڵێن لەوەشدا گفتوگۆی زۆری هەڵدەگریتنوانە بەڵام عێراقیش تووشی قەیران بوو لەبەرەوە نرخی نەوت دابەزی ئێمە داهاتمان کەم بووە بەغداش داهاتی کەم بووە بەڵام بەغدا توانی موچەی فەرمانبەرانی خۆی بدا ئێمە نەمانتوانی دیسان ناگەڕێمەوە بۆ یەکێک لەوێ بڵێ وەڵا پارێکە وا ڕۆیشت و یەکێک بڵێ شەفافیت نییە ئەوانە هەمووی قبوڵە بەڵام تۆ بەغدا بۆ توانێت موچە بدات بەغدا بە دوو شت یەکێکیان چوو لە پارەی احتیاتی بانکی مرکزی پارەی سەحب کرد باش احتیاتی بانکی مرکزی لە پارەی نەوتی ئەو 15 ساڵی ڕابردوودا کۆبوویتەوە ینی بەشەکەی منیش بۆ احتیات چۆتە وێندەر زاری ئەوەن کەرکووک 4-5 ساڵی سەرەتای پاشی 2005 و 2004-2005 بودجەی ساڵانەی 150 سرب نەدەکرد هەموو دەگەڕاوە لە چۆی احتیات باش کە تۆ احتیات سرب دەکەی بۆ بیرن نەکردەوە حکوومەتی فیدرال ئەگەر تۆ ئەوە ملەتە بە ئیخۆ دەزانی وەکو ئێستاڵن وەکو ئێستاوا ئەڵێن یا ئەو وەختیش هەروایان دەگوت بۆ بیرن نەکردەوە لەو احتیاتەی هینە بانکی مرکزیە بەشی کوردستانی تێدایە بینێری چون لەگەر بانکی سندوقی نەقدی دووەری اتفاقیان کرد بە 100 ملیۆن دلار قەرزیان وەگرت ئەگەر ئێمە بەشێک خۆیان دەزانن ئەگەر وات سەو دەکەن لە ئایندەدا هەر بە عێراقی دەمێنێنەوە خۆ لە ئایندە ئەو قەرزە لە داهاتوی عێراقەوە وەردەگیرێتە خێر داهاتی عێراق چێە بەشی منیش تێدایە ئێستاکە کە من سوودی لێ مەقسەم لەوەدایە بۆیە ئەو عێراق نییە کە من 2005 دەنگم بۆدا یعنی لە ڕاستیدا دەبێت پێکەوە بە سەراحەت قسە لەگە یەکتری بکەین دەبێت پێیان بڵێن ئێمە دەمانوێت دۆستەکی باش بین لەگەڵتان دراوسەیەکی باش بین بەڵێ ڕێی شەخصی خۆم دەکرێت ئەگەر بێت و ئەوان ئیزابی بن مەرحەلەیەکی انتقالیمان هەبیتن چۆن یعنی مەسەلەن ئەوە ڕای ملەتە سەربەخۆیی نمان دەوێتن ڕاو سەربەخۆیە ئەگەر بە دۆستایەتی بیتن ڕەنگە مدەیەکی بێتن تا کێشەی ناوچە دابرێنەوەکان خلافی لەسەر باسی بکەین تا مەسەری نەوت و غاز باسی بکەین تا مەسەرەی گومرگ باس بکەین قەرزی زۆر هەیە لێرە و لێوێ باسی بکەین خەڵکی کورد هەیە لە مووسڵ
ڕەنگە 2 ملیۆن کورد هەبیتن بەسیری ئەوان چیە بە هەندێ مەر لە بێ نایڵن مووسڵاویەکان بچنەوە بەغداش بڵێ ئەی ئەو ئارەبانی کە لێرەنا گەرێک مەسائلی زۆر هەیە ڕێی تۆ لەسەر کۆنفیدرالی و کۆنفیدرالیزم چییە وترێت ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا کە بانگێشتی حەیدەر عیبادی کردووە یەکێک لەوانەی کە بەنیازە باسی لەگەڵ بکا بۆ کورد کۆنفیدرالیە ئەمە پێت وایە لە ئێستا چارەسەرێکی گونجا و شایستە بێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەخر کۆنفیدرالیش وەکو فیدرالی لە تەفسیلاتدا خلافاتی هەیە بەڵام من ئەگەر بەسەر ئەوە کۆنفیدرالی بیتن کۆنفیدرال بینی 2 دەوڵەت دەبێت 3 دەوڵەت دەبێت سەرەتا دەبێت بگەینە ئەوەی کە ئێمە دەوڵەتین عێراق اعترافمان پێ بکە دەوڵەتین ئەو وەختی ڕەنگە ئەو عێلاقە تایبەتمەندە کە پێویستە لەگە عێراق هەبیتن من ناتوانم لە زیاتی ملەتی کورد قرار بدەم بەڵام من پێم وایە کارێکی باش دەبیتن وەمەمە پەیوەندیمان لەگە عێراقا فەرقی هەیە لەگە پەیوەندیمان لەگەر هەر وڵاتێکی تر دەکرێت ئەگەر هەلوێستیا ئەرێنی بیتن ئەو دەوڵەتە کۆنفیدرالیە دەبە ڕۆشنایی ئیقرارکردنی ئەوان بە دەوڵەتی کوردستان بیلەوە بکرێتەوە وەکو شێوازێکی مەدەنی پێشکەوتوو باش بەڵام لە تەفسیراتدا زۆر کاگەدنان دوایەوەی دوێنێ ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کارەکانی کۆتایی هات ناوێکی نوێ لەو ئەنجومەنە نراوە کە نوێنەرایەتی هێشتا کورسی پەرلەمانیە کات کە ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانە بزوتنەوەی گۆڕان داوای هەڵۆشانەوەیە کات و کۆمەڵی ئیسلامیەڵی کارێکی خراپە و هەندێک کەڵێن ئەمە گەڕانەوەیە بۆ دواوە و تۆ پێت وایە ئەم ئەنجومەنە کارێکی خراپیان کردووە کە خۆیان ناساندووە و ئەوە شۆن کراوەتەوە کە ئەم ئەنجومەنە تەداخلی کاری پەرلەمان ناکە جێگەی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمیش ناگرێتەوە تەشریعیش ناکە و بڕیاری شەڕ و جەنگیش نادات تەنها ئەنجومەنێکی بە شێوێک لە شێوەکان ڕاوێژکاری ئەبێت بۆچی لە ئێستەوە واڕەت کراوەتەوە ئەو ئەنجومەنە لە ڕاستیدا گفتوگۆی زۆر هەڵەگرێ ڕای جیاوازیش هەڵەگرێ لێت ناشەرمەوە بەڵام ینی من خۆم پێم وابوو قۆناغی دوای ڕفراندۆم پێویستی بە هەیئەتێکی باڵا هەیە بۆ دوای قۆناغی ڕفراندۆم داوی لێ ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی سەرکردایەتی هەیئەتێکی پێویستە دەبێت هەموو لێپرسراوانی یەکەمی حزبە سیاسەکان کە لە کوردستاندا لە پەرلەماندا کورسیان هەیە بەشدارن تیادا بن و ئەندامن لەو هەیەتە لەبەرەوە گوتم ئەمە کەواتە دیسان گۆڕان و کۆمەڵ ئەبێ بێنە پێشەوە هەنگ باشترین هەنگاوەیە بێنە ناو پەرلەمان و بێنە ناو ئەنجومەنەوە هەردووشی دەبێتن باشتر وایە بۆ قۆناغی دوای ڕفراندۆم ئەو مەسەلەیە هەمومان پێکەوە خەباتی پێ بکەینەوەوانە ئەگەر بێت و ئەوانش بەشداری تێرا بکەن شێوازەکەی ڕەنگە بگۆڕێتن سوود وەردەگری لە بۆچوونی هەموو لایەنەکانوینوانە بەڵام لە هەموو حاڵەتێکدا لەبەرەوەی لە بیدایەتە گوتمان پەرلەمان بە تەنیا ڕەنگە نەتوانیتن هەموو پرسەکان هێمکاتەوە پێویستی بۆ هەیئەتە هەیە پێویستی بۆ ئەنجومەنە هەیە بەو شێوەیە کە ئاماژەم پێکرد و مێریش دەکەم کە هەم گۆڕان و هەم کۆمەڵی ئیسلامی ئەم قۆناغە هەستیارە بە هەند وەربگرن و دیسان دەیڵێمەوە بۆی ئیتیهام نەکرێن بۆوانە ئەو داواکارێن داواکاری خەڵکن یەکێتیشە ئی پارتیشە ئی حزبی شوئیشە ئی سۆسیالیستە ئی تورکمانیشە ئی هەموو خەڵکە پێکەوە دەتوانین چاکسازی بکەین پێکەوە دەتوانین وەزعی خەڵک چاک بکەین پێکەوە دەتوانین باسی موچە بکەین و باسی شەفافیت بکەین و باسی سیاسەتی نەوت بکەین بۆیە زۆر پێویستە بەشدار بن بەڵام لە هەموو حالەتێکدا ئەم قۆناغا پێویستی بۆیە ئەنجومەنێک و مەجلیسێکە بیتن بۆ ئەوەی ڕۆژانە من هەتا لە هینەکە گوتم غرفەی عملیاتی بۆ دابنێن چونکم کار هەیە پێویست دەکاتن بە هودوو کاری بۆ ئیشی بۆ کاکاتنان من کەمتر لە دوو خولەکم ماوە و دوو پرسیاریشم ماوە ئەم ێوارەیە بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح وەکو سەرۆکی قەوارەیەکی نوێ بڵین بەیان نامەیەکی یاخود ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە ئەم ساڵ لە بیدایەتی 2017 جەنابتان لە جێگەیەک ئاماژەتان بەوە دابوو کە هەست ناکەم هەرگیز لە ناوێکیەتی جارێکی تر ئینشقاق ڕوو بداتەوە چونکە هیچ ینی مقەوماتی ئەوە بوونی نییە وەکو ڕابردوو باسی لە یەکێتی ئەکرد جەنابتان وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لەم هەنگاوە ئەڕوانن پێتان وایە خزمەت بە ناوخۆی یەکێتیەکە زۆر جار ئەگەر هەر کەسێکی بڵێ باور ناکەم یان هەست ناکەم خۆی تعبیر ڕاستەکەی بڵێ ئومێد دەکەم باش
لەبەرەوە ئەنی مانای وانەیە دەڵی باور ناکەم یان هەست ناکەم ئەو شتە ڕوو ناداتنەوەە ئەنی بەڕاستی من حەزمە کرد کاک دکتۆر بەرهەم لە ناو یەکێتیدا ئەو داواکاریانە و هەندێکی حەقن هەموو لایەکمان ئیقرار دەکەین کەم و کوڕێکی زۆر هەیە حەزمەکە لە ناو یەکێتیدا بێتن پێم خۆش نییە ناوێکێتی نەی کردووە ئەم داواکاریانە پێش داواکاری کردووە ناتوانین بڵێن نەی کردووە بەڵام خۆی یەکێتی وەزە یەکێتی دوای نەخۆشکەوتنی مامجلال هەموو لایەکمان دەزانین چۆنیان دەبایە هەموو لایەکمان دەستی یەکتری بگرین و بتوانین بە یەکەوە قۆناغ بێنە سەر بە حقەت ئیستا نازانم ینی سەردێرەکانم خوێندەوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بکەین هەڵسەنگاندنێکمان بۆی دەبیتن بزانین چۆنە چۆنیە ئەخیر پرسیارم ئێستا من هاوڕێیان ماگەداریان کردمەوە وتیان هەرچەنە من وەکو زانیاریەکی نافەرمیش پرسیارەکە ئەکەم چکە هەواڵەکەم نەبینیوە هێشتا بەڕێز خاتوێرۆ ئیبراهیم ئەحمەد و توێتی لە ینی لەم 1-2 ساعتام بەیاننامەیەکی دەرکردووە و توێتی ڕفراندۆم هەڵە بوو ئایا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە بەشداریکردنی کاراتان کە بە هەوڵ و هیمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە ئەوترا ڕفراندۆمە و سەرکەوتنەی بەدەست نێنە هەڵە یەک بوو بێت نامن پێم وانە هەڵە بوو بێت و هێرۆخان لە کۆمونەکانە بەشداری کردووە و پشتگیری لەو هەنگاوی کردووە ئەو قسەیە بەنای ئەو کرەوە من ئاگادارنیم بەڵام لە کۆبنەکانە پشتگیری کردووە دەورەی کاریگەریشی هەبووە بە تایبەتی لە مەوسەرەی کەرکووکە لە کاکۆسەرتا زۆر دەورەی ئیجابیان هەبوو لەوەی کە ڕفراندۆ لە ناوچە دابڕێنەکانیشەوە بکرێتن وەکو ناوچەکانتر لەگە دکتۆر نەزمەدینیشتەوە هەموو هەواڵانی تریش دوایش بە پژوری هەموو هەواڵانی یەکێتی و پارتی ئەوانە پرۆسەکە سەرکەوت بەڵێ بەڕێز کاک عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان لە خولی دووهەم زۆر سپاس بۆم دەرفەتەوە و کاتی بە ئێمە ببینێران بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە و کوردستان بەخوای گەورە سپێرم ماڵتان ئاوەتان